هێزی دەلتا ئەو هێزەی ئەمریکا بۆ کارە تایبەتەکانی بەکاری دێنی و دوا چالاکیان کوشتنی ئەبوبەکری بەغدادی خەلیفەی رێکخراوی تیرۆرستی داعش بوو. دەلتا یەکێکی تایبەتە لە سەربازە هەڵبژێردراوەکانی ناوسپا و یەکە تایبەتەکانی هێزە چەکدارەکانی ئەمریکا. ئۆپراسیۆنەکانیان زیاتر تایبەتن بە دژە تیرۆر. ئەوان ڕۆژانە مەشکی جەستەیی تایبەت ئەنجام دەدەن. سەربازانی دەلتا پڕ جوڵەترین یەکەی شەڕکەری مەیدانی کورد ماون. چەک و ئامێری سەربازی پێشکەوتیان لەبەردەستە کە وێنەی دروستکردنیان شاراوەیە. هێزەکانی دەلتا بە هاوبەشی لەگەڵ دەستگای هەواڵگری ئەمریکا CIA ئەرکە نهێنیەکانیان بەڕێوە دەبن و لە کاتی سەردانی کەسە گرنگەکانی ئەمریکا بۆ وڵاتانی دەرەوە ئەوان پاسەوانیکردنیان لە ئەستۆ دەگرن. پشت بە هەلیکۆپتەری تایبەت و شەڕکەری نوێ دەبەستن. لە ڕووی پەیوەندیوە تەواو سەربازەکان هەموو پێداویستەکانیان بۆ دابین کراوە. بەردەوام پشت بە سەجی ڕاهێنرا و دەبەستن. دەتوانن لە هەموو کەش و هەوایەکدا مناوارە بکەن و بەرگەی ساتە ناخۆشەکان دەگرن. تیمەکان زۆر بە نهێنی کار دەکەن و نهێنی پارێزن. هێزی تایبەتی دەلتا لە 1977 دروستکراوە و لە چەندین ئۆپراسیۆنی تایبەت ڕۆڵیان بینیوە، لەوانە ڕزگارکردنی دەست بەسەر کراوان. ئۆپراسیۆنە تایبەتەکان لە ئێران و سۆماڵ و پاکستان و پەنا. ئۆپراسیۆنی دەستگیرکردنی دیکتاتۆر سەدام حوسێن، بکوژی ئوسامە بن لادن و ئەبوبەکری بەغدادین. سەربازانی هێزی دەلتا نمونەی سەربازی شەڕکەری دەستەوی خەن.